بەناوی خۆی بەخشتەی بیرە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی مەودا تایبەت بە ململانێ خوێناویەکان و هەروەها تێوەگلانی ئیسلام لە ناو ڕووداوەکانەوە قسە و باس و گفتوگۆ دەکەیت هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر تێوەگلانی ئیسلام لە ململانێ خوێناویەکانی ڕۆژاوای کوردستان بکەین دەپرسین ئایا کورد بۆ خۆی توانوێتی سوود لەوە وەربگرێت کە وەکو موسڵمان وەکو بڕوادار لەگەڵ خەمەنەتەوەی یەکانیان ئەم دوو چەمکە تێکەڵ بە یەکتری بکە ئایا مەسلەی ناسیۆنالیزمی کوردی و هەروەها بەریەکەوتنەکانی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام لەکوێدا ئیشکالێت دروست دەکات ئەو ڕووداوانەی ئێستا لە خۆراوەی کوردستان ڕوو ئەدەن و ڕوویانداوە لە ڕابردوودا تا چەند پەیوەندی بە خودی ئیسلامەوەیەوە تا چەند جێکەوت و جێپەنجەی دینی بەسەرەوە دیارە دەکرێت چ خوێندنەوەیەکی بابەتیانەی زانستی لە ڕوانگەی مێژووە بۆ بکرێت ئەکادیمیەکانی بواری زانستی مێژوو دەکرێت چۆن قسە لەسەر ئەم بابەتانە بکەن هەروەکو لە بەرنامەی پێشوە باسمان کرد ئایا بۆ خۆی کورد توانیوێتی سوود لە ئاینی پیرۆزی ئیسلام وەربگرێ بۆ ئەوی بتوانێت پێگە و کاریگەری و کیان و قوارەی خۆی پێ بەهێز بکات ململانێ نێودەوڵەتیەکان و هەرێمایەتیەکان و ناکۆچی و بەریەکەوتنە ناوخۆیەکانی کورد تا چەند کاریگەری خراپیان هەیە لەسەر دۆزەکە ئایا بۆ خۆی خودی ئیسلام بەرپرسە لەمە و لێدان لە مقدسەکانی ئیسلام لە قازانجی کێدایە بۆ دەبێت دین بهێنرێتە ناو ئەو ململانیانەوە هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەی مەودادا هەروەکو لە بەشی یەکەم بەڵێنمان پێدان تەواوکەری بەشی یەکەم قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حسێن محەممەد ساڵح مامۆسای زانکۆ و توێژەر لە مێژوو شارستانەتی ئیسلامیدا پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەهمەن ساڵح مامۆسای زانکۆ و توێژەر لە سەدەکانی ناوەڕاست و خۆرهەڵات ناسی دووبارە لە بەشی دووەمی بەرنامەی مەودا بەخێراتتان دەکەم لە ناو کورد لە ناوچەکەدا دکتۆر حسێن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی جوگرافیاش و لە ڕووی مێژووشەوە لە ناو کۆی ئەو ڕووداوانەیە بەشێکی زۆرینە و ڕووبەرێکی فراوانی ئەو ڕووداوانە بووە لە ناو مێژووی ئیسلامە ڕویان داوە یعنی کورد بۆ خۆی نزیک بووە ئەگە چوەکو نەتەوە چوەکو جوگرافیا و چوەکو مێژوش کە لە ڕابردووە هەبووە بۆ خۆی ئەمە چ کارکردێکی لەسەر کورد دروست کردو ئایا بۆ خۆی کورد بووە بەشێ لە ڕووداوەکان یاخود کاریگەریەکی نێگەتیڤی بەجێهێشوە لە ناو ئەو ڕووداوانەی کە لە ناو مێژووە ڕویان داوە یاخود ئەوەی کە زۆر جار ئەڵێن لە ناو مێژووی ئیسلامە کۆمەڵێک ڕوودا و لە ناوچەکە ڕویا و کورد بۆ خۆی زەرمەندی ئەو بارودۆخە بووە سەرەتا بە ناوی خۆی گەورە سپاس بۆ بەڕێستان کە بۆ جارێکی تر بانگێشتان کردین هیوادارم کە قسەکانمان کەڵکو قازانجی خۆی گەیاندبێ بە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لەو کاتەوەی کە فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ بە ڕەسمی تقریبا گەرەتەوە بە ساڵی حەڤەی کۆچیەوە فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد و بە سوپای مسلمانان بە سەرکردایەتی سعدی کوڕەبی وەقاس بەرەو ناوچەی وڵاتی فارس هات ئەو کاتە وشەی کوردستان و کورد نەبوو ئەقلیمی فارس هەبوو ئەقلیمی شارەزور هەبوو ئەقلیمی جەزیرە هەبوو ئەقلیمی هەرێمەکان بەشێکی زۆر ینی نیوەی خاکی کوردستان لەژێر دەستی فارسا و نیوەیشی لەژێر دەستی ڕۆمەکانە بوو کە سوپای ئیسلامی هات و بەریەککەوتن لەگەڵ میلەتی کووردا دروست بوو بێگومان شەڕ و ڕوبەڕووبوونەوە لە بینی کوردەکان و لە بینی سوپای ئیسلامیە لە سەرەتاوە بە تەحریک و بە فیتی دەوڵەتی فارس ڕوویە بەڵام دوای ئەوەی کەوا میلەتی کورد بە ئیسلام ئاشنا بوو لە ئیسلامەتی تێگەی زانی کەوا ئیسلامەتی واکا لە میلەتان لە ژێردەستەیی ڕزگاریان بێ چونکە لە کاتێکە ڕەبعی کوڕی عامر کە لەگەڵ ڕۆستەمی قایدی فارسا کە لێ پرسێ ئێوە بۆچی هاتوون بۆ سەر خاکەکەمان ئەڵێ ئێمە قەومێکین کە خوای گەورە ناردوونی بۆ ئەوی خەڵکی لە عەبدایەتی عەبدەکان ڕزگارکەین بۆ عەبدایەتی خوا لە تەسکی و تەنگەبەری دنیا ڕزگارکەین بۆ فراوانی و سعەتی قیامەت بەم ڕۆحیەتەوە سوپای ئیسلام بەرەو ناوچەکان ڕۆیشت بۆ ئەوەی ڕەحمەتەن لیلعالەمین کە خوای گەورە محەممەدی عەلەیهی سەڵات وەسەلام ناردووە ئاینی پیرۆزی ئیسلام بڵاوکەنەوەی خەڵکی لە ژێردەستەیی ڕزگار کرد
میلەتی کورد کە ئەمەی بۆ دەرکەوت زۆر بە دڵسۆزی باوەشی کرد بە ئاینی پیرۆزی ئیسلامە و هەتا ئێستایش ینی ساڵی حەڤەی کۆچی ئەگەر میلەتی کورد لە ساڵی 20 کۆچی شەوانێک کە ئیسلامی قبول کردبێ هەتا ئێستا کە 1440 کۆچیە یعنی 1421 ساڵە میلەتی کورد ئیسلامەتی قبول کردووە و لە پابندە بە ئاینی پیرۆزی ئیسلام و زۆر بە دڵسۆزایی قبولێتیکەوە دینی خۆی دینی ڕسمی خۆی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. بەڵام ئایا ئیسلامە ڕێ لێ نەگرتووە لەوەی کە کوردیش هەروەکو زۆر جار ئێستا دادگاییەکەن بە ڕابردوو بە مێژووی ڕابردوو کە ئیسلامێکێ بۆ لە فاکتەرەکانی ڕێگری لەوە کە کورد بگا بە کیان و قواری سیاسی خۆی ئیسلام لە کاتێکا کە مخاطبەی بەشەر ئەکات ئەفەرمەیە ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا يعني ناڵێ کورد یا ناڵێ عەرەب ئەی خەڵکینە ناس باسەکە خوای گەورە کە لە نێرومەیەک دروستمان کردوون و دوایی کردومانن بە گەل و نەتەوەی جاجیا بۆ ئەوەی تعارفتان لەگەڵ یەکتریا بێت نەک لیتەعارەفو. ئیسلام ڕێگەی نەگرتووە هیچ کاتێک لەوەی کەوا کەسێک خاوەنی بوونی خۆی خاوەنی چی وەک تاک چی وەک نەتەوە چی وەک کۆمەلگا چی وەک خێزان هەر چۆنێک بێ ئیسلام ئەگەر بێت و ڕێگریەکی هەبێ لەوەی کە نەتەوەیەک دەوڵەتی هەبێ ڕێگری لە هەمووی ئەکا کە نەی کردووە. ئەگەر ڕێگە پێدانیشی هەبێت بۆ ئەوەی کەوا نەتەوەیەک دەوڵەتی هەبێ ڕێگە پێدانی بۆ هەمووی هەیە نەک بۆ نەتەوەیەک. ئێمە لە حەڵقە یەکەمە ئاماژەیەکمان بۆ ئەوکەی کە لە سەردەمی سەلاحەدین ئەیوبیا کە خلافەی عەباسی لە حکمڕانیا بوو چەندەها دووەیلات هەبوو لە مەشریق و لە مەغریبی ئیسلامیە لە زمانی ئەو دووەیلاتانە دەوڵەتی ئەیوبیش هەبوو کوردیش بوو ڕێگریش کەس ڕێگری نەکرد بوو دەوڵەتی عەباسیش و خەلیفەی عەباسیەکان دانی پیان نابوو هەموو چۆن دانی بە دەوڵەتی غوری و غەزنەوی و تاهیری و ئەمانە نابوو دانیشی نابوو بە دەوڵەتی ئەیوبیا ئەوانش بەناوی کوردایەتیەوە بەڵام هەموو کەس ئەیزانی کە ئەو دەوڵەتە بنەماڵی ئەیوبی کووردە لەبەر ئەوە ئیسلام ڕێگری نەکردووە نەوەکو دەق نەوەکو دەسەڵاتیشکەوە دەسەڵاتی خلافە بێتۆمانە بۆیە کە بەڵام ئێستا کە کورد خاوەنی کیان نییە خەتای ئیسلام نییە خۆ هەمومان کە وەکو کەسانی ئەکادیمی ئەزانی کە کێ زوڵمی لە کورد کرد کێ خاکی کوردی دابش کرد کێ خاکی کوردی یا بە ئەو نەتەوانەی دەوروبەری بۆچی وا لە کورد کرا هۆکارەکەی چی بوو ئەمانە هیچی ئیسلام حتا ئێستاش لەم لەحزەیە کە ئێمە تایە قساکەین و ئەو ڕوودا و خوێناویانەی کە لە خۆرئاوای کوردستان کە ڕوو ئەیات هۆکارەکەی کێیە هۆکارەکەی ئەوەیە کە زلهێزەکان پشتیان لە کورد کرد ئەو ئەمریکایی کە کورد پشتی پێبەستە بوو بە هەموو شێوازێک دڵی پێی خۆش بوو پشتی لێ کرد نەک هەر پشتی لێ کرد سووکیشی گەوتی من پارەم یاوە پێیان کوردەکان شەڕیان بۆ کوردەکان شەڕیان بۆ کردی پارە و چەکمان یاو نەتێ بەکرێ ماگرت و کرێگەیتەوە بوو خۆ ئەوە ئیسلام نییەکەوای لە کورد کرد کاکە ئەگەر ئەڵێ دەوڵەتی تورکیا بە ناوی ئیسلامەوە جارێکم بە ناوی ئیسلام و دینداریەوە نییە دووهەم ئەگەر بە ناوی ئەوەی شەوە بێت لەسەر ئیسلام ماڵ نییە ئەو زوڵمەی کە لە کوردکرا ئێستا ئەمریکا زیاترکردی نەگەت نەک تورکیا. بەڵێ سپاس دکتۆر دێمەوە لە دکتۆر بە هەمان ئێوە پسپۆڕێکەشتان لە سەدەکانی ناوەڕاستایە میلەتی کوریانەتەوەی کورتەنانە لە سەردەمی فتوحاتی ئیسلامیە لە ناو یەکە کارگێڕی ئیداریەکانی دەوڵەتی ئیسلامی شاوە بە هەموو مەرحەلەکانیەوە لە سەردەمی بڵێن بەشێکی خلافەتی ڕاشیدین دوای ئومەوی دوای عەباسی و ئەگەر عوسمانیشی لەسەر حساب بکەین تا چەند توانی سوود لەم تێکەڵیە وەرگرێەوە لەم شارستانیەتەوە بتوانێت بە ئاڕاستەی هێزدا بۆ خۆی بەکاری بێنە یاخود با دیوەکەی تریشی وەرگین ئایا ئەو دیوە سلبیان نێگەتیڤەی کە باسەکرێت لەسەری بۆ خۆی ئەمە بابەتی واقعیە خۆی لە مۆزوعی باسکردنی هاتنی ئاینی ئیسلام بۆ ناوچەکانی کوردستان ڕەحمەتی محەممەد ئەمیزەکی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ کاتێکە مسلمانەکان کاتێکە کوردەکان هاتن مسلمانەکانیان بینی و ئاینی ئیسلامیان بینی زانیان ئەمە لەگەڵ تەبیعەت و فطرەتی خۆیانە ئەگونجێ باوشیان پیا کرد بۆیە هەر لە سەرەتای هاتنی ئاینی ئەو ئاینی ئیسلامەوە خەڵکانێک هەبوون بە پیرەوە چوون و لە دوایشدا کار لێکرا و کارتێکراوێکی زۆری ئاینی ئیسلام بەسەریان نازاڵ بووە و لە دوایشدا هەر تەنها ئەم شێوازە زاڵبوونی کارتێکرا و کارتێ نەکراوەیە
نەبووە لە تاریخی ئیسلامیدا بەڵکو لە دواییدا ئەوانە ئەچنە پێگەی بەرز لە ناو دەوڵەتە یعنی ئەوترێ ئەبوو موسلیمی خوراسانی کە دامەزرێنەری سەرەکی با بڵێن تەحریکی سەرەکی دەوڵەتی عەباسی بووە کورد بووە یعنی دوای ئەوە ئاخر خولەفای ئەمەویەکان بە هەمان شێوە دایکی کورد بووە و ئەمانە کورد بەشداریەکی زۆری هەبووە لە ناوچەی والیەکان کە دانراوە کەسێک والیەک نەهاتوە لە منتیقەیەکی ترەوە بێت لە ناوچەکانی کوردستان خەریکی بەڕێوەبەرایەتی و کاریگەری بێ بۆ ئەم ناوچانەی کە کوردەکان خۆیان تیایدا دەسەڵاتێکیان هەبووە دوای ئەوە لە ناو ئەو دەسەڵاتەشە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە کاتێک حکومڕانی دەوڵەتێکی ئیسلامی ڕاستەقینە دێتە ئاراوە ماف ئەدات بۆ خەڵکەکان کە خۆیان بەڕێوەبەری خۆیان بن ئەم حکومەی پێش هەزاران ساڵ پێشەوەی کە ئێمە باز لە چەمکی فیدرالی و حکومی زاتی و ئەو چەمکانی تر بکەین حکومی ئیسلام ئەمێ ڕجوابی نیوە بۆ خەڵکەکە و خەڵکەکانیشمان ئێمە دەوریان هەبووە لەو دەسەڵاتە گەورانە و لەو دەسەڵاتە خۆجییانە کە ئەگەر دیقەت بین وەزارەتەکانی دارایی وەزارەتەکانی بەرگری وەزارەتەکانی دەرەوە تەنها ئەم سێ وەزارەتەیە لە حکومی فیدرالیە عایدە بە دەوڵەتی مەرکەز بەڵام ئەم دووەیلاتە کوردیانە کە دروست بوون تەنانەت هەندێک جار سکەی سربەخۆشیان نیاوەتە لایەنی داراییشیان تا ڕادێک سربەخۆ بووە ئەمە چی جای ئەوەی کە زۆر جار هێزی تایبەتی خۆیان هەبووە ئەمە جگەلەوەی هەندێک جار وەفتی تایبەتیان هەبووە خەلافەت هاتووە پێشوازی لێکردوون بە شێوازێکی ڕسمی چوون بەرەو پیریان و لە ئاستێک تا شبهە دەوڵەتێک حسابیان لەگەڵا کراوە بۆیە ئێمە ناکرێ چاو لەو هەموو ئیجابیاتەی تاریخی ئیسلام بنوقێنین تەنها لەبەر مەسائلێکی ئایدیایی پێمان وابێت کە ئەمە بکەین ئیتر ئایدیایەکی دیاریکراوی خۆت کە هەیە ئەجندایەکی تایبەتی خۆت کە هەیە بەم شێوازە بتانی سەری خەیت و دژایەتی مێژوویەکی ڕابردووی چەندان ساڵەی میلەتی خۆتی بەڵام ئێستا قسە بۆ زیاتر لەسەرەوە کرێ دکتۆریانی کە کورد 1400 ساڵەکە ئیسلام هاتووە خاکی کوردی داگیر کردووە مە لەوانەیە پرسیارێکی سەطحی و تا ڕادەیە کلاسیکی بێ زۆر وترابێتەوە ئەم داگیرکاریە ینی ئیسلام ئەمە داگیری کردووە یاخود هەرۆکو جەنابەت باست کرد بۆ خۆی ئەمە کاریگەرێکی ئیجابی هەبوو کۆمەڵی خەڵکی باشی کورد وە جومگە سەرەکیە گرنگەکانی دەسەڵاتیشیان لەناو ئەو حەزارەتا بەدەستەوە بوو خۆی لە ڕاستیدا ئەگەر باسی ئەوە بکەین کە هەندێک کەس ئەیوروژێنە ئیسلام هاتووە داگیری ناوچەکانی تۆی کردووە ئێمە توانین ئەو پرسیارە بکەین مقارنەیەکی پێش هاتنی ئاینی ئیسلام و لەگەڵ دوای هاتنی ئاینی ئیسلام ئایا ئەو کەسانەی کە ئەم جۆرە پرسیارە ئەکەن ئەتوانن ناوی چەند کەسایەتێکمان پێ بڵێن لە پێش هاتنی ئاینی ئیسلام ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە هاوکێشە سیاسی و هاوکێشە ئاینی و هاوکێشە سەقافیەکاندا ئایا توانن ناوی شوێنێکمان پێ بڵێن کە جۆرێک لە سربەخۆیی و جۆرێک لە حکمێکی تیا هەبووە ئایا توانن بڵێن بە یەکاڵاکردنەوەیەکی تەواوی پێمان بڵێن ئەو دەوڵەتەی کە جارجار ئەیوروژێنن لێرە و لەولا کە ئیحراجە بن بەڕاستی ئەڵەی دەوڵەتێکمان پێ بڵێ کوردی باز دەواکەن وڵا باو با پیری یەکێک لە پاشایانی ساسانیەکان علاساس کورد بووە ئایا توانی ئەمە بە ئیسپاتێکی تاریخی ئەمە بڵێ ئایا کاتێ ئیسلام هات چی ئایا هیچ لەوانی سندەوە لە خەڵکی هیچ حەقێک هەبوو کە پێش هاتنی ئیسلام هەی بێت و ئەم پێشێلی کرد بێ ئێمە ئازانین سیستەمی هەردوو ئیمپراتۆریەتی کە جەنابی دکتۆر ئاماژەی پێدا فارسیش و ڕۆمیش لەسەر سیستەمی کۆیلایەتی دروست بووە و هەردوو لایەن لە 170 زیاتری کۆمەلگایەک بوون کۆیلە بوون ئەچەوسێنراون لەلایەن پاشا و دەسەڵاتداریانەوە پاشایانی کیسراکان پێیان وابوو کە خوێنی خوایەتی بە دەمارەکانیان هاتوچۆوەکە ڕۆمەکان بە هەمان شێوە خەڵکیان زۆر بە تەبیعی پیان وابوو کە ئەمانە خەڵکی خۆیانن هەندێک جار دایانەنێن نیشانەیان لێکردنەوە بزانن ئایا دەستمان ڕاستە و زۆر جار لە ناو ساحەیە دایان ئەنان وەکو خۆشیێکی خۆی کات بەسەربردننی خۆیان ئەم کۆیلانیان ئێنا کە کورد ئێمە مانێ و نەمانەوە بەشێک بووین لەوە خۆ ئێمە دەسەڵاتدار نەبووین ئێمە بەشێک بووین لەو جۆرە چەوسەیە نێراوانەی کە لە ناو کۆمەلگادا پێویست بوو کە یارمەتیدەرێک هەبێ بۆ ئەوەی کە خەباتێک هەبێ بۆ ئازادیان بۆ ناو دەرخستنیان بۆیە ئەگەر مقارنەکی دوای هاتنی ئاینی ئیسلام چی دوای هاتنی ئاینی ئیسلامە ئێمە کەسایەتەکانی لە جابانی کوردیەوە ئەیناسین هەتاوەکو سەردەمانی ئەم شاعیرە گەورانەی کە لە دواییدا لە ئیمارەتە جیاجەکانە دروستە بن ئەو هەموو عالمانی دکتۆر حسێن ئایا موسڵمان بوونی کورد بەرپرسە لە تێکشکانی کەسایەتێنەتەوەیەکەی هەرگیز بەرپرس نییە لە تێکشکانی کەسایەتێنێتەوەی بەڵکو موسڵمانبوونی کورد
کە کورد مسلمان بوو کورد بوو بە خاوەنی کیان و خاوەنی کەسایەتی خۆی نەک ئیسلام کەسایەتەکەی تێک بشکێنێت و بیڕوخێنێت. ئاینی پیرۆزی ئیسلام مێژوەکەی لە هیجرەتی پێغەمبەرەوە تا ئێستا 1441 ساڵە. دەوڵەتی کوردی ئەوەی کە ئەوان باسی یەکەن دەوڵەتی مادەکان بووە و کە تێکشکاوە 2721 ساڵ 20 ساڵە 2720 ساڵە تێکشکاوە. کێ تێکیشکان؟ ئیسلام خۆ 1400 ساڵە وانە ئەو 2700 تۆ حساب و مقایسەیکە یعنی 1400 لە 2300 ساڵ پێشەوە ئیسلام بێت کورد دەوڵەت و کیانی نەماوە نیەتی واقع ئەگەر هەیەی با پێمان بڵێن ئەگەر هەیەی با بڵێن نیەتی ئیسلام کوێی کوردی ڕووخان چ دەوڵەتێکی کوردی ڕووخان چ کەسایەتێکی کوردی ڕووخان لە دوای مێژووی ئیسلامەوە و جارە هەر وشەی ئەسڵا وشەی کوردستان هەر وشەی کوردستان لە سەردەمی دەوڵەتی ئیسلامیە وشەی کوردستان بەکار هاتووە حتا لە سەردەمی مادەکان وشەی کوردستان نەبووە چ جای ئەوە لە سەردەمی فارسەکانە لە سەردەمی ڕۆمەکانە وشەی کوردستان هەبوو بێت. ئیسلام فتوحاتی ئیسلامی عبرەت بە تایکتر بڵێن عبرەت بە قیتال بە شەڕ لە ئیسلامە بۆ خودی شەڕەکە نییە. لە ئیسلامە ئەوەی کەوا شەڕی بۆ ئەکرێت یا حیرابەیە کە بە کورتی باسیەکەین یا عودوانە یا قیتالە. حیرابە ڕێگەگرتنە خەڵکانی ڕێگە ئەگرێتتر ئایا تاکە کەسە فرقەیەکە گروپیەکە مافیایەکە دەوڵەتێکە ڕێگە ئەگرێت بۆی ترس و توەقین دروستەکە خەڵکە کوژێت دزیەکە ئەمە نەهێڵێت. ئیسلام شەڕ لەگەڵەماکە إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض كالكتابكاني تفسيري أحكام بتفصيل باسي أحكام حرابة كراوة يا بو دفع عدوانة دجمناتي أكريت من قتل دون مالي فهو شهيد من قتل دون عرضه فهو شهيد من قتل دون دمه فهو شهيد من قتل دون ماله دون مالي فهو شهيد. أمر عدوانك دجمناتك يتسر تو دفع كيت بو بيطل الشركة دفع عدوانك أيكي يان بو دفع قتال خلق يجيت شرط لقلاك أو يتسر شر لقلاك يعني وكو سباي دولتي وكو سباي نيك استا أمريكا الأخبار أو كردستان تو شرعية أبا تو أصلا تو شركي لقلاك تو دفعي أو قتالا لە خۆت دوورە خەیتەوانێکەوە شەڕ لەگەڵاکە کەواتە عیبرەت لە شەڕکردن لە ئیسلام بۆ خودی شەڕ نییە. ئیسلام و ئەخلاقیاتی ئیسلامی حتا لە شەڕەکانیشە بەرجەستە کراوە پیادە کراوە. تەماشای مێژووی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام و ئەو شەڕانەی کە خۆی یا سەرکردایەتی کردەوە یا سەرکردەی ناردووە غەزاوات و سەرایاکەوە لە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک نمونە بێنەوانێ کوژراوێک تەمثیل و ناشرین کرابێت جەستەی شێوێنرابێت مناڵ کوژرابێت ئافرەت کوژرابێت حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە سوپای ئەنارد ئامۆژگاریەکردن ئەی نابێ پیاوی پیر بکوژن نابێ مناڵ بکوژن نابێ ئافرەت بکوژن نابێ ئەو کەسێک کە خۆی تەرخان کردەوە بۆ عیبادەت لە کەنیسە و پەرستگاکانە نابێ بیان کوژن عەفو نابێ دار و درەختی بەردار ببڕن نابێ هەنگ پورەی هەنگ و ئەمانە بسووتێنینیان بیخەنە ئاوەوە نابێ خانوو و شوێنی ئاوەدان وێرانکەن ئەمە هەمووی ئەخلاقیاتی ئیسلامی ئەفو سوپای ئیسلامی جێبەجێی کردووە هەموو مێژووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک نمونەیەکیانێ لەوانە وەڵامی تۆ دکتۆر منی ڕاکێشا بۆ ئەو پرسیارەی کە ئایا ئێستەوەی لە ڕۆژاوای یا لە خۆراوەی کوردستان لە سووریا ڕووەیە بۆ خۆی ئایا تو ئەمانە مەبادیئە لە ئیسلاما باست کرد ئەمەی کە ڕۆیە بەرامبەر بە کورد قەتڵ و عام کۆشتن هەموو ئازارەکانی بە هەموو مانەگا و بە جەستەی هەموو مانەگاوە هاوسۆزیشین ئایا بۆ خۆی ئەگەر ئەمە بەناوی ئیسلامی ئیسلام شتی ئاوا ئەکات کە زۆر جار پێسەندی سانەوە من دووبارە گەڕێمەوە بۆ لای نخبەی سیاسی نخبەی ڕۆشنبیر هەندێک نخبەی تایبەت کە لە ئاسی فکرا قسە لەسەر و قەزەیەکەن بۆ خۆی دین و ئیسلام دێن تۆمەتباریەکەن بۆ کە ئەو ڕووداوانە بەشێکی ئیسلام سوچی هەیە تێیدا تا چەند ئەمە واقعی و بابەتیە لە ڕوانگەی زانستیەوە و لە ڕوانگەیەکی ئەکادیمە و کە ئێوە مامۆستایانی زانکۆ و ئیختیساس خاوەن پسپۆڕی مێژوو ئەمە هەڵسەنگێنن منەڵێم بەسە بۆ گەورەی و عەزەمەتی ئیسلام بەسە بۆ موعجیزەی ئیسلام کە خوای پارێزێت خەڵکانێک بە ناوی ئیسلامەوە خراپەکاری ئەکەن
فەساد بەرپا ئەکەن لە زەویە، قەتڵ و عامەکەن، شار و گوند و دێهات وێران ئەکەن، خەڵکی بەدیل و سەبایە ئەکەن، بەڵام خەڵک باوەڕیان پێ ناکات. ئەزانن کە ئەو بەناوی ئیسلامەوە گروپێکی تیرۆریستی وەکو داعش کەیەت چی ناکات، یعنی ئەوەی کەوا فەساد و خراپەکاریە لە ناوچە ئیسلام نشینەکانە بەرپای ئەکات، بەناوی ئیسلام ئەکات و شعارەکەی لە خلافە عەلا منهاج النبوة، وانە منهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەماشاکە بزانە بەو شێوەی کردووە، بەڵام بە دیوێکی تران نایخوێندنەوە. باشە ئەو چەک و تەقەمەنی و ساروخ و تەقینەوە شتانەی کە بەکاری هێنێ بەکاری هێنا لە خراپەکاریە کێ دروستی کردبوو، لەکوێ دروست کرابوو بۆیان هات و ئەمان بەکاریان هێنا، سەرچاوەکەی کوێ بوو، وانە خۆی دروستی نەکردو، سەرچاوەکەی لەوانەوە بۆ ئەوە باز ناکرێت. ئێستا کە لە خۆراوەی کوردستانە ئەوە چیە تەواوی کە بەڵام ناوبڕێ وەرەگرم و وەڵامەکەت بیر نەچێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە وڵاتە. جارێکی تر سڵاو دکتۆر، ئەگە وەڵامەکەت بیر نەچێ بەر لە ناوبڕەکە تۆ لەسەر ئەو بیکایتە سەر ئەو ڕووداوانەی لە ڕۆژاوای کوردستان ڕوئەداد لەم لەحزاوە هەروەها بزانین سوچی دین و سوچی ئیسلام چییە لە ناو ئەوانە؟ ئایا بۆ خۆی دین تێوەگلاوە لەم پرۆسەیە لەم عەمەلیەکە ئێستا ڕووەیە؟ ئەوەی کە ئەم ڕووداوانەی کە لە خۆرئاوای کوردستانە ڕوئەیە، ئەگەر بەو پرەنسیپ و مەبادیە ئیسلامیانە تەماشای بکەی بەڕاستی زۆر دوورە لەگەڵ ئیسلامە، چونکە نازانم پاڵنەر ئێمە سێ شتمان باس کرد، یا بۆ منعی حیرابەیە، یا بۆ ڕەفعی عودوانە دەفعی عودوانە، یا بۆ دەفعی قیتالە. بۆ هیچ کام لەمە لە بەردەمی دەوڵەتی تورکیا نییە لەلایەن کوردەوە هەتا ئەو بێ شەڕی پێ بکە. ئەوەی کە پاڵنەرە بۆ دەوڵەتی کوردی تەنها فراوانخوازی و داگیرکاریە. ئێتر من نازانم تا چەندێک ئەو لەلایەن تەرەفی خۆیەوە ئیدعای ئەوەکە بە ناوی دینەوە ئەمە خەڵکە کەوتووە سواری شەپۆلێک بووە لە ڕاستیە، بەوەی کە گوایە دەوڵەتی تورکیا لە مزگەوتەکانەوە دوعای خێر بۆ سەرکەوتنی ئەم سوپایە کراوە، سوورەتی فەتح خوێنراوەتەوە، بۆ باشە نەکراوانە نازانم ئەڵێن کراوە، حتا ئەگە کرابێتیش ئێمە باسمە وتمان داعش دووسێتی خلافە عەلا منهاج النبوة، مۆرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شعاری داعش بوو، ئەو مۆرەی کەوا محەممەد ڕەسوول الله محەممەد لە ژێرەوە ئاوا خوێنێتە شعاری داعش ئەوە بوو خلافە، بەڵام ئایا تەمسیلی ئیسلامیە کرد؟ نەخێر، بەڵکو بوو بە پەڵە و بوو بە لەکە بەسەر ئیسلامەوە. ئەمەی دەوڵەتی تورکیاش لەگەڵ خۆرئاوای کوردستانە ئەگەر بەوەشەوە کردوێتی کاکە وەرە سوورەتی فەتح تەماشاکە لە چی هاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و بیستی بچێ بۆ حەج و عەمرە بەجێبێنێت بەڵام لە ڕێگا دوای ئەوەی کەوا خەڵکی نار بۆ مفاوزە و هەواڵش گەیشتەوە پێغەمبەری خوا کە عوسمانی کوڕی عەفان شەهید کراوە بەیعەتی مردنی لە سەحابەکان وەرگرت، دوای ئەوەی کە سوڵح و مفاوزات دێتە کایەوانێ خوای گەورە فەرمێ وئین جەنحوا للسەلمی فەجنح لەها وتەوەکەل عەلە الله، کە دەستی سوڵحیان درێژ کرد و سوهەیلی کوڕی عەمر هات لەگەڵ پێغەمبەرە سوڵحی کرد لەسەر دەخاڵ ڕێکەوتن، پێغەمبەری خوا گەڕایەوە عەمرەکەیشی نەکرد. ئێستا دنیا داواکە لە تورکیا لە شەڕەکە بوەستێنە، لە من نایوەستێنم، ئەگەر تۆ سوورەتی فەتح و بەناوی فەتحەوە هاتی پێغەمبەری خوا نەچوو بۆ مەکە گەڕایەوە. بەڵێ سوپاس دکتۆر بەهمەنەوەی کە دکتۆر حسێن باسی کرد، یعنی ئەگە ئەو وەڵامم بۆ تەواو بکەیت، ئایا بۆ خۆی ئەم ڕووداوانەی ئێستا لە خۆراوی کوردستان ڕۆیاوە خەڵکێکی زۆر قسەی لەسەرەکە وای لێ خەریکە بەرەو دکتۆر حسێن ناوینا ئەوە کە خەڵک سواری شەپۆل بووە، خەریکە ڕایەکی گشتی دروستە بێت لە ئاسی مامۆسای زانکۆ و ئەکادیم و نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیریش قسە لەسەرەوەکەن کە ئەمە بەرگێکی هەندێکە دینی بەبەراکەن و تەنانە ئەردۆغانیش بە خەلیفەی موسڵمانان ناوە بن و ئەناسیێنن. ئایا بۆ خۆی دین و ئیسلام سوچی هەیە لێرە؟ چی ڕایەڵێکی دین هەیە بەم ڕووداوانەوە و بەم مێژوو خوێنایەوە کە ئێستا دروستە بێت لە خۆراوای کوردستانە؟ خۆی بەداخەوە کە ئەو تێڕوانینە ئاستێکی تا ڕادەیەک دوور لە ڕۆشنبیری خەڵکی عام پیشانەیات کە هەر جۆرە ئیدعایەک بکرێت تۆ بچی دوای کەوی، بەڵام زیاتر بەداخەوە کە ئاستەکە بچێتە ئاستی نخبە و ئاسی وەکو جەنابتە فەرمووی هەندێک لە مامۆسایانی زانکۆ هەندێکیان دیارە ئەهێنا زۆربەی ئەوانەی کە بە تایبەتیوانەی اختصاصی خۆیان ئەوەیە ئاگایان لەو حاڵەت و بارودۆخەیە ئەجینا ئەمە مێژووی ئەم جۆرە گاڵتەجاڕیە تەنها ئەردوغان نەیکردووە لە مێژوودا، بەڵکو هەر لە مێژووی تازەی سەردەمی خۆمان ئاگامان لێ بۆ سەدام حوسێن ساروخی عەباس و حوسێنی دروستە کرد ئێنا بە ئێرانەوە لەبەرەوەی کە
ئەیانزانی ئەوان ئەم کەسانیان خۆشەوێ کاتێک کە بەنای ئەوە لێ بینێ خەڵکی بێت قسە بەو ساروخانم بەو ناوەش بڵێت بەو تاریخەش بڵێ کە ئەوانەی دروست کردووە جۆرێک لە حاڵەتی نفسی هەیە لە شەڕا بەکارە هێنی لێ جۆرێک کە پێیان وایە سەرجەم ئیتادەکانی خۆیان تەنها لە بوارە مادەکەیە بەکار نێنن بەڵکو بێن خۆیان پرچەکەن بەلایەنە معنەویەکان بەلایەنی دینیەکان بەلایەنی ڕوحیەکان هەتاوەکو وا بکەن کە خەڵکی زیاتر قەناعەتیان پێ بکە بە تایبەتی مجتەمەعێکی وەکو تورکی یعنی ئێمە ئەگەر سیر بکەین بتێونەتەوە وڵاتێکی مسلمانن یعنی هەر ئەو دەنگانەشی کەیانە بەشێکی زۆریان دەژێت تەسیر و عاتفی دینیەوە دەنگە بە ئۆردوغان یعنی بۆ لەبەرەوەی کە پێی وایە ئەمە ئەم قورئانەی بەرز کردەوە ئیتر شامی شەریفە بەڵام ئەبێ حقیقەتی ڕووداوەکان تێبگەین یعنی ناکرێ و لە ڕووی معقولیشێتەوە معقول نییە کەسێک بێت شعارێک بەرز کاتەوە با بڵێن ئەمە بێنین بۆ لایەنی کوردایەتی و ناسیۆنالیزمەکە بە ناوی کوردایەتیەوە بێت لە تۆ بە تۆش بچی دەستکەیتەوە بە جێنان و بە قسەوتن بە شعاری کوردایەتەکە و بە کوردایەتەکە ئەگەرم هاوکێشێوا لێ بکەیتەوە ئەبێت تۆش بەرامبەر بە کوردایەتی وا بکەی چونکە خەڵکانێکە بۆ بە ناوی کوردایەتی و زۆر جار وای کردووە خەڵکی چەسانەوەتەوە مینەتی چەسانەوەتەوە بۆیە بێ ئێمە ئەسڵی ڕووداوەکان بزانین لەکوێ هەڵەیە دەستنیشانی کەین لەکوێ ڕاستە دەستخۆشی لێ بکەین ئەمە حاڵەتە طبیعیەکەیە بە تایبەتی خەڵکانی ئەکادیمیست و خەڵکانێک بەڵام شتێ من یارمەتیت بم طبعا ئەردۆگان بێگومان کە ئەوەی ئەیکا وەکۆڵە کردار و گفتە دوشتی جیاوازەوە ئێمە بابەتەکەشمان بابەتێکی هێندەی بابەتێکی مێژوو تا ڕادێک فکریە ناینە سەر سەدحیاتە سیاسیەکان و هاوکێشە نێو دەوڵەتی و ئیقلیمیەکان بەڵام کاتی خۆی کە ئەم کابرایە دەسەڵاتی گرتە دەست خەڵکی عاتفی وەکتۆت و خەڵک بە عاتیفەی دین و قورئانی بەرز کردەوە دەنگیان پێە چوو سەردانێکی میسری کرد پێم وابێ وتیان بە خێربەی خەلیفەی مسلمانان چەپڵیان بۆ لێ خەڵکێکی سادە و عاتفی بە خەلیفەی مسلمانان وێنان کرد و ڕەبوو نیگەران وتی نەخێر بە پێچەوانەوە من خەلیفەی مسلمانانی من تەبەنی لەو سیستەمە سیکۆلاریسمەکەم چەندی ساڵە لە تورکیا هەیە من وەکو پیاوێکی سیکۆلار مامەڵە ئەەکەم لەگەڵ سیستەمی حکومڕانی و بەڕێوەبردن و سیاستکردنا ئەمە بۆ خۆی وەڵامیەوەیە کە ئەم پیاوە نەیتوانیوە بە ناوی دینەوەکە بەڵام پرسیارەکە لەویایە یعنی دین ئاڵێنرێ لە مەوزوعەکانەوە ئایا کورد منم پرسیار لە بەڕێستەکەم ئایا کورد چ قازانجێکەکە لەوەی کە دین بیهێنێ بخاتە ناو ئەم ڕووداوانەی کە ئێستا لە خۆراوی کوردستانەوە ڕۆیە و لەو ڕێگەیەوە بەداخەوە ئەم تعبیرەڵم هەندێک پەلاماری کۆمەڵێک مقدس و پیرۆزیێن کە شیعاری ملیارەها خەڵکی مسلمانە لە جیهانە بەڵام ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی لێ پڕکراوە ڕوبەرێکی فراوان لە ناو بەشێک لەو میدیا جیاوازانەی کە ئیشەکەن قسە لەسەرۆکی هێرشی پێکرێتە سەر ئیسلام لەبەر ئەوەی کە کارکتەرێک هەساوە ڕووداوێکی دروست کردو یاخود ئەو ڕووداوانەی کە دروست بوو و خوێنی کورد ئەڕژێ و هەمومان ئازار بە ناڕەحەتیەکانە بەڵێ ئێبەیەکێ لە نەهامەتیەکانمان ئەوەیە کە زۆر جار خاڵێکە بینین کە نقطەی سەرکەوتنی دوژمنتە نەیارتە نقطەیەکی سەرکەوتنە ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت کەچی ئێمە نەخێر ئەو نقطەی کە ئەو کردوێتی ئیسفادەی لێ ناکەین بەڵکو مەسەرەن با هەر ئەو نمونەی بۆی زیاتر لە ذهنمان نزیک بێتەوە ئەو نقطەی کە بەکارهێنانی دین ئێمەش تۆ بۆ وەکو کورد تەبەنی ئەوە ناکەی کە ڕوونیکەیتەوە کە مسلمانەتی تۆ زۆر لە پێشترە زۆر باشتر بۆ زۆر توانیتە خزمەتی ئیسلام و دین بکەی وەک لەوەی کە خەڵکانی تر کردویانە بۆ ئێمە ئەم جانبە زەق نەکەینەوە ئەو ئەڵێ سوورەتی فەتح ئێمە بۆ ناڵێن ئەو سوورەتەی کە تۆی کردووە وەکو مامۆستا ئیشارەتی پێ عادی سەبەب نزولی ئەو سوورەتەمان پێ بڵێ ئێمە بۆ ناین کاتێککە ئەو نقطەیەک باسەکات ڕەدی نقطەکە لە شوێنی خۆیان بینەوە یاخود خۆشمان هەوڵ بین کە جانبەدینەکە بۆ ئیجابیەتی میلەتەکەی خۆشمان بەکاربێنینەوە نەوەکو ئەم جانبە گەورەی دین نەک بەکاری ناهێنین بەڵکو وای لێ بکەن بیتوێنینەوە لە ناو خۆمانە و خەڵکی بوارەکەی پێ لاواز بێ سەدان و هەزاران خەڵکی ئەم میلەتەی ئێمە لە پێناوی ئەو حەدیثانەیە خۆی یا بە کوشت و خۆی یا بە شەهید بوون کە ئەفەرمێ من قوتل دون ماله فهو شهید ومن قتل دون عرضه فهو شهید ئێمە ئەم چەمکانە خودی کەلیمەی شەهید چەندین خەڵکە شەهید بۆ کە دیفاعێکی لەو وڵاتە کردووە ئەم چەمکەی بیستووە ئەم مامۆسایانی ئاینی بێ یاخود ئەو کولتورە دینی بێت ئێمە قازانج کراوە لەمەی کە دین ئەکرێتە کاڵایەک بە باڵای شەڕا نەخێر بەعکسەوە ئێمە بووین بە زەحیەیەک بەدەست ئەو کەسانەی کە ئەو دینی بەکارهێناوە بۆ لایەنەوەی خۆمان لە بەش یەکەمی بەرنامەکە
دکتۆر بەهمەن چەمکی جەهلی بەکارێنە بە بڕوای تۆ ئەمە پەیوەندی بە بەشێک لە جەهلەوە نیە لە ناو ڕۆشنبیران و نخبەی سیاسیە کە نە ئاگایان لە مێژووە وەنا خوێندنەوەیەکی واقعی بۆ ڕووداوەکانەکەن هەروەکو خۆتان باسان کرد تەنانەت سەبەبی نزولی سوورەتی فەتح نازانێ بەڵام دێ ئەیکاتە کەرەستەیەکی ئیعلامی و مخاتەبەی ڕایگشتی پێکات بە بڕوای تۆ بەشێکی نەبوونی سەقافەت و جەهل و نەزا یعنی لە غیابی هەندێ مەسلەی سەقافیە و هەروەها نەبوونی واقعێکی ڕۆشنبیری کە دروست نەبووی ئەم ڕۆشنبیرانان پەلامارەدەن بەشێک لە جەهل هەیە بەس زۆر نییە بە تێڕوانینی من لە ناو عامی خەڵکە جەهلەکە زۆرە هەی جەهل بەبەستمان لەوەنێ خوێنەوار نییە یعنی توێ بڵێ مەبەستە شتەکانە بڵێ چونکە بەعزێک یان زۆرینە لەوانە لە ناخی خۆیان بڕیاری پێشوەختی یاوە کە خەتای ئیسلامە ئیسلامی ناشرین کردو لە ناخی خۆیان هەر ڕووداوێک ڕووبە ئەی سەپێنە بەسەر ئیسلامە ئێمە لە یادمان بێت دوای ڕووداوەکانی سووریا تەمانەوە سووریا خۆمانە زانین هەتاوەکو شۆرشەکانی سووریا دەستی پێکردو لە بەهاری عەرەبیا کورد لە سووریا جنسەی هەر نەبوو وانە جنسەی سووریشی نەبوو لە تورکیا بەزن جنسەی تورکیا نەبوو ناوی کورد لە عێراق جنسەی عێراقی هەبوو لە ئێرانە جنسەی ئێرانی هەیە بەس لە سووریا جنسەی سووریشی نایە بە کوردەکان هەر بێ جنسێ بوون کە حکومەتی خۆ بەڕێوەبەریان دروست کرد یەکەم شتێک کە دەستیان بۆ بەر ئیسلام بوو لە دەستورەکانە کە نووسیانەوە دژاتیکردنی ئیسلام بوو هەموو هاوار هەسا لە هەموو شوێنەکانەوە کاکە ئەمە جێگەی قوبوڵ نییە هاتن ئەوەی کەوا ئەویست ئیسلامەتی بەرجەستەکان نیان هێش لە سووریا دانیشە دەریان کرد لە شوێنە کوردەکانی خۆیانە دەریان کردو بەرەو تورکیا ڕۆیشتن ئەوان خۆیان ئەویان کردووە ئێستا کە ئەردۆغان یێتەوە دەوڵەتی تورکیا هاتە وێرشەکاتە سەریان یەکسەر ئەوە بەسەر خۆیانەکە کامە ئێمە بە کافرەزانێ تۆ لە ناخی خۆتا خۆت وا پێناساکەی کە بەو شێوەیەیت مەسەلا هیچ کاتێک دەوڵەتی تورکیا ئایەوە نەکردو کە ئەمە شەڕی کوفر و ئیسلامە منێکم لەگەڵ کووردا ئەو شەڕی نەتەواکە شەڕی فراوانخوازیەکە شەڕی سیاست دەکات ئەوێت نفوزی خۆی یا بەواتایەکی تر ئەوێ شەڕی ترسێ شەڕ لە شارەکانی خۆیان بێ شەڕەکانێتە شارەکانی کوردستانی بە خۆر ئاوا و لە سووریا شەڕەکاکە نەهاتۆ بڵێ من کورد کافرە و منیش مسلمانم ئەمێ بیانێنەوە سەردینی ئیسلام شەڕی کوفر و ئیسلامی نەکردووە دەوڵەتی تورکیا ئەمن لە ناخی خۆیان چونکە ئەوەی کردو پێشینەی هەیە خۆی ئەزانێ کە دژایەتی ئیسلامی کردووە هەڵە کاکە شەڕی ئیسلامم لەگەڵاکە شەڕی بەس خۆی لە حقیقەت و واقعەکان دکتۆر واقعەکەی خۆیان باسکە و واقعی سیاسی و عسکەری و ئەوانە ماوەکو پەرچەکردار بەڵام خۆ ئێستا لە لای خۆشمان لە باشووری کوردستان و تەنانە لە ڕۆژهەڵات لە شوێنەکانی تر یعنی لە ئاسێکی نخبەی سیاسی و ڕۆشنبیریشە قسە لەسەر ئەماکەن کە مەسلەی دین و مەسلەی ئیسلامە هێندەکایەوە و لەوانەیە بەشێک لەو بەداخەوە بڵێم فەرهەنگێکی ناشرین لە ڕابردووا بێ لە ئێستا زینوە کرێتەوە یعنی بۆچی یعنی ئەمە ڕایەکی گشتی دەرەوەی ڕۆژاوای کوردستانیشی لەسەر دروست کراوە ئەخ من پێشتری ژوتم ئەمە کراوە بە ڕای گشتی ئەمە حاملەی و بانگەشەی بۆ ئەکرێ ئەمە شەپۆ لەو خەڵک سواریە بێ ینی لەسەر دیراسە نییە لەسەر دیراسە و لە حقیقەتی ڕووداوەکان بکۆڵێتەوانێ ئیسلامەتی هیچ کاتێک مینەتی نەبووە بۆ هیچ میلەتێک نەک بۆ میلەتی کورد بەڵکو ئەگە بتوانن باش تەوزیفی بکەن سوودی لێوەربگرن تۆ لە پرسیارەکانی پێشووتە لە حەڵقەی یەکەمە باسیەوە دەکرد کورد عەرەب و تورک و فارس بۆ ئیسفادەیان لێ کردووە و دەوڵەتیان پێ بنیاد ناوە کورد بۆ نەیکردووە کورد خۆیەتی کەوا سیاسەتی خۆی کەوا سیاسەتی مەبەستم پێی سیاسیەکانی و ئەوانەی کەوا قیادەی میلەتی کوردەکە نەیانتوانیوە تەوزیفی ئاینی ئیسلام بکەن بۆ مەسلحەتی بۆ نمونە من یەک نمونەی بەسیط بێنمەوانێ لە کاتێکا کەوا عەبدولفەتاح سیسی ئینقلابی کرد بەسەر محەممەد مورسیا یعنی کەناڵەکانی ڕاگەاندنی کوردستانی خۆمان کە لە کاتێکە مەسلەی ئینقلاب و کودەتا مەرفوزە لە ناو دیموکراسیەتا مەرفوزە لە ناو نازانم هەرچی سیستمەکانی دنیا مەرفوزە ئەم بە کودەتا هاوکاتە بە کودەتا هات و کودەتای کرد بەسەر کەسێکە خەڵکی هەڵی بژاردەبوو تەبریک و دەستخۆشی لە عەبدولفەتاح سیسیان کرد کاکە ئەمە زەرەرە لە قەزەی کوردی زەرەری لێە کاکە هیچ لێ بەدەنگە بملێ ئەمریکا پایتەختی ئیسرائیلی
بردە قودس و سەفارەتی خۆی گواستەوە بۆ قودس و ناوینا ئۆرشەلیم بڕۆ لە کەناڵە کوردیەکانی ئێمە ئێستش کەناڵەگەی هەر بە قودس لە ئۆرشەلیم پێ دوایە کورد لە ئاستە نێودەوڵەتی و تەنانە ئاستا بۆ پرسەکەی خۆشی یعنی ئالەم قەزیە زەرەرەکات لە کاتی بێگومان زەرەرەکە ئەو پشتی پێبەسە دەی لە کاتی ڕفراندۆمە کێ پشتی لە کوردی ئیسرائیل نەبوو کە تەبەنی قەزی بەس ئیسرائیل تەبەنی قەزی ڕفراندۆمی کرد لە ڕفراندۆمەکەش ئیسرائیل پشتی تێ ئەوش بە فەرمی نەبوو هەنێ لە خانە نیشینەکانی پێشویان بێگومان بەس کەچی هێشتا هەر پشتی تێگە ینی کورد هەتا ئێستا سیاسیەکانی کورد نە لە باشووری کوردستان نە لە باکووری کوردستان نە لە خۆر ئاوا نە لە خۆر هەڵات وەکو پێویست نەیانتوانیوە تەجنیدی دینداری و ئیسلامەتی بکەن بۆ مەسلحەت و بەرژەوەندی میلەتی کورد نارەکانیش بە عکسەوە ئەوان ئیسفادیان لێکردەوە دژی میلەتی بە کورتی تۆ وەکو مامۆسایەکی زانکۆ مامۆسایەکی مێژوو ئێستا ئەگە بتەوێت بە شێوەیەکی زانستی و ئەکادمی قسە لەسەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی یا ببوون ڕۆژاوای کوردستان بکەی ئەو ڕووداوانە بنووسنەوە وەکو مێژوو ئەڵێن ئەم واقعە چی دروستی کرۆ هۆکارەکەی چیە لە پشتیوێتی چێ بەرپرسەلی ئەوەنێ من نەزانم ئەڵێم ئەم ڕووداوانە لە دوور و نزیک پەیوەندی بە دینداری و ئیسلامەتیەوە نییە ئەمە سیاسەتە فراوانخوازیە بەرژەوەندیە دوورخستنەوەی شەڕە لەسەر حسابی نەتەوەیەکی مەزلوم کە بە درێژایی مێژووەکەی لەلایەن ئەو نەتەوانەی کە حکومڕانیان کردووە زوڵمی لێکراوە زوڵمە و ستەمە و بەرامبەر بە میلەتی کورد دەکرێت هەڵەی سیاسیەکانی خۆیشی وای کردووە کەوا دوژمن و نارەکەی زیاتر زوڵم مستەمەکەی خۆی بەسەر میلەتی کوردا بسەپێن سپاس دکتۆر بەهمەن تۆ چۆنەی نووسیتەوە ڕووداوانەی خۆراوی کوردستان ئایا مۆزوعی دین ئەهێنی بیکەیتە بابەتێکی سەرتر لە ناوەم قەزیا کە دین هیچ سوچی و هۆکارێکیە لە دروستبوونی هەم بە پێچەوانەشەوە ئایا دین چارەسەریەکە یاخود ئەم ڕووداوانە بۆ بەرەو ئەم ئاقارە ڕۆشت خۆی وەکو جەناب تەفەرمووی کە هۆکار و سەبەب و سەرەتا و ناوەڕاست و کۆتایی ڕووداوەکان ئەبێ بخوێنیتەوە هەمووی بە شێوازێکی تەعمیمانە نەک تەنها پارچەیەکی بگریت و ئەوی تری بەرگی ئێمە لە دەیان ساڵە ئاگادارین کە تورکیا ئیتیفاقێکی دەولی هەیە لەگەڵ هەریەک لە سووریا و عێراق و ئێران کە ئەتوانن بە درێژایی 30 کیلۆمەتر بێنە خاکی یەکترەوە بۆ لێدانی ئەو نێرانەی کە خۆیان پێیان وایە حسابی خەڵکی دوور لە قانونی خۆیانی ئەەکەن و حسابی کەسانێکی ئەەکەن کە پێیان ئەڵێن تیرۆریست پێیان ئەڵێن ئەمانە تێکدەرن بۆیە ئەمە لەم ڕۆوە سەری نەگرتووە ئەم ڕووداوانە لەدایک بووی ئەمڕۆ نییە و سەرەتایەکی هەیە و سەرەتاکەشی نە لە سەردەمانی کۆنەوە کە هەوڵ ئیتیفاقی بەسراوە نە لە دوایشتا بە مەبادئێکی دینی پشتی نەبەستووە تەنها جارجارێک لەم لاولا قسەیەک وەکو ڕێیەکی شخصی ئەڵێت باز لە دین ئەکرێ ئەجینا ناکرێتەوە بڵێ ئەمە سەبەبێکی دینیە بەڵام کارکتەرەکانی ئەم لا بخوێنیتەوە ئەوە سەیری بکەی خەڵکانی دیندارن هی ئەم لاش بە هەمان شێوە خەڵکی دینداری تیابێ بەعکسەوەم ئاەتە قورئانی بەسەردا فەرمێ کە ئەفەرمێ وئین طائفتان من المؤمنین اقتتلوا ئەگەر دوو طائفە مسلمانیش بوون دیندار بوون تۆ چی بکە فأصلحوا بینهما یعنی ئەم دوو طائفە ناکرێ وا سەیریان بکەی بیخێت هەر شەڕە دروست بێ بیکەیتە مەسائلی کوفر و ئیمانەوە ئەوە هەڵەیە هەچ کەس بیکات هەچ کەس بیکات ئەو چوارچەوەیە ببەزێنێ کە سنووری دەقەکان بەکار بێنێ بۆ مەبادی سیاسی بەڕاستی زاڵم ئەو کەسەیە و ئەو کەسەی کە بالشەڕ ئەوە ئەڤڵەمە ئەو کەسەی کە دەستی پێکردووە بەڕاستی ئەو سیاسەتمدارانی کە تورکیا ئەیانەوێت وا بکەن کە وێنایەکی دینی بن لە دوو لاوە تاوانبارە بن لەلایەکەوەی کە دین بەکارێنێ بۆ مەسائلێکی سیاسی خۆی لەلایەکی تریش کە لە ڕووە قەومی و لە ڕووی دەولی و لە ڕووی ئینسانەکەشەوە کۆمەڵێک کار ناکا کە خەڵکانێکی تر پێی بڵێن ئەمە بە شێوازێکی سیستەماتیک یاخود دیفاع لە خۆیەکە نەخێر سنوورێکی زۆری بەزانوە کە بەڕاستیە بێ حسابی ئەوانە هەمووی لە چوارچەوەیەکی تۆ پێ دوایە هەروەکو دکتۆر حسێن وتی ینی ئەمەی بە تایبەتی کە باسی دین و ئیسلامەکرێ بۆ خۆی مەرامێکی مەبەزداری لە پشتەوەیە خۆی بە تاکید وەکو ئاماژەم پێدا پێشووتر بەکارهێنانی ئەم جانبانە بۆ ئەوەی کە زیاتر خۆیانی پێ بەهێزکەن بەرامبەر بە نایارەکانیان جگە لە پاڵپشتێکی مادی پاڵپشتێکی معنەوی و ڕوحیشان هەبێ ئەمە تەنها هۆکارە ئەگینا خودی خۆیان لە ناو تورکیادا ئیعلانی ئەوە بکەن بڵێن ئەمە شەڕێکە وەکو دین ئەیکەین ئەلمانەکانی تورکیا لە پێش ئێمەوە لیان هەڵستنەوە نایڵن کە بەو جۆرە شەڕە لەگەڵ ئەگەر من پرسیارێکی پێچەوانەشکەمەوە باسی دینمان کرد کە ئەوان بە ڕۆ باسیکەن ئەی ئەکرێ ینی چۆن ئیسفادە لە دین و لە ئیسلام بکرێ ینی لە
ئەوەی کە بەپی ئەزمونونەکانی ناو مێژووی ئیسلامی هەیە کورد بۆ خۆی بتوانێت لە ڕۆژاوای کوردستان لەم نەهامەتیانە دەرچێکە خۆی باشتر وایە کە ڕەخنە لە خۆمان بگرین یعنی بمانێنێ سیاسەتی نەقد و بە خۆداچوونەوە بەڵێ بە خۆداچوونەوە لە هەموو سیستەمێکە کارێکی باشە بزانین هەندێک جار ڕەنگە نیارەکانی شتێک بڵێت بەشێکی حەقی تیاابێ ڕاستێ ئمە باسی ئەمە زڵومیەتاکەین باسی ئەماکەین بەڵام لەگەڵ ئەوەشتا باسی ئەوەش بکەین کە خۆشمان چەندێک وامان کردووە کە لەزمە بین بەدەستەوە کە بڵێن ئەمانە دیندار نین ئێمە بۆچی نەهاتوین وەکو تەجروبەکانی پێشینەمان کە کوردایەتی لەسەری ڕۆشتووە دینیان ئاوێتەی دین بوون لەگەڵ دین ناتوانیوان ئەخلاقە جوانەکانی دین پیشانی خەڵکی بن هەتا کەسێ نەتوانێت بە فتوای دین دژایەتیان بکە بەڵێ سپاس دکتۆرەگەر تۆ من ماوەی بەرنامەکەم تەواو بێگەر لە نیو خولەکە بتوانی بە کورتی یعنی تۆ وەکو مامۆسایەکی زانکۆ ئەکادیمی یعنی قسەتان چییە لەسەر ئەوەی کە تێوەگلانی ئیسلام لە ڕووداوە خوێناویەکانی ڕۆژاوای کوردستانەوە بە شێوەیەکی گشتی خەریکە وەکو دیاردەی لێ زۆر باسەکە بەتایبەتی لە ئاسی نخبە یعنی قسەی ئێوە چێ بۆ ئاسە نخبە ڕۆشنبیریەکە کە یعنی بە شێوەیەک بتوان قسە لەسەر ئەم مەوزوعەکان مەوزوعیت لە پشتیەوە بێ و واقعیت لە پشتیەوە بێ نەک بۆ شێوەیە ئێمە پێمان وایە خەڵکی ئەکادمیست کە پێویستە هەموو جانبەکان بخوێنێتەوە و لە هەموو جانبەکانی ئاینی چەندێک تایە بەشدارە ئاگادار بێ و چەندێک بزانێت ئاین شتی تەحریم کردووە ئاگادار بێ ئەو کاتە بتوانێت نەوەکو لە مەسادرێکی جەهل و حەقدەوە قسە بکات کە هیچ کەسێکی زانستی هیچ کەسێک کە ئەکادمیست بێ ناتوانێت بگاتە دەرەنجامێکی مۆزوعی ئەگەر ئەوانە فەرامۆش بکات و لەو چەمکانە بە دوور بێت کە گرنگە لە بەحسی ئەکادمی لە توێژینەوە بە دواچوونی ئەکادمیدا پێویستە ڕەچاو بکرێت. بەڵێ سوپاس دکتۆر حسێن ئەگەر دوا قسەی بەڕێز لەسەر کۆی تەوەری بەرنامەکە لەسەر مەسەلەی ئاوا باوای لێ بکەم لەسەر مەسەلەی دین مقەدەسەکانی ڕووداوەکانی ناو مێژوو ڕووداوەکانی خۆراوای کوردستان ڕای ڕۆشنبیران و نوخباگەر تۆزێک بە کورتی من ماوەی بەرنامەکەم تەواو بێت. من زۆر بە کورتی ئەڵێم ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوایەت چەندێک زوڵمە کە لە میلەتی کورد دەکرێت قەتڵ و عامیەکرێت و لە ناو ئەبرێت و ئەوەی کەوا ئەیبینین ئێمە لە ڕووداوەکانە بە ئەندازەی ئەوەش زوڵمە لە دینەکرێت لە زوڵمە لە ئیسلامەکرێت زوڵمە لە مقەدەساتی ئیسلامیەکرێت چونکە بەقەدەر ئاسمان و ڕێسمان ئیسلامەتی دوورە لەم دەستدرێژی و لەم عدوان و لەم زوڵم و لەم ستەم و داگیرکاریکەوە هەر دەوڵەتێک بیکا بەرامبەر بە هەر دەوڵەتێ بە هەر میلەتێکی تر کە ئێستا تورکیایکا بەرامبەر بە میلەتی کورد پێویستە سەرکردەکانی کورد هی هەموو پارچە هەر چوار پارچەکەی کوردستان کە بەداخە خۆی 5 پارچەشە بەس کەس باسی پارچەکەی کوردستانی سوور ناکاکە لە بەر رووسیا کەوتووە هەر لەبیر براوەتەوانێ پێویستە بە خۆداچوونەوەی بکرێت لە ڕاستیە دوژمن سوودی لەمە وەرگرتووە سەرکردەکانی کورد دان بە یەکتریان نانێن و حساب بۆ یەکتری ناکەن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر حسێن محەممەد ساڵح توێژەر لە مێژووی شارستانیەتی ئیسلامی سوپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر بەهەمەن ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست و خۆرەڵاتناسی ماندوومانکردن سوپاسانەکەین کە لەم بەرنمەیە توانیتان بە دید و بیر و بۆچوونەکانتان بەرنمەکەمان دەوڵەمەندکەن. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە بەشی دووەم و کۆتایی بەرنامەی مەودا تایبەت بە تێوەگلانی ئیسلام لە ڕووداوە خوێناویەکانی مێژووە هەروەها لە ڕووداوەکانی خۆراوای کوردستان و بەکارهێنانی چەمکە مقەدەسەکان و هێرشکردنە سەریان لەلایەن بەشێک لە نخبە و ڕۆشنبیرانەوە دەخوازم بەرنامەکەمان سوودێکی بە ئێوەی بەڕێزگەیان دەبێ و هەروەها ڕێڕۆشنکەرەوەیەکیش بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زیاتر لە مەوزوعیەت و واقعی ڕووداوەکانی خۆراوای کوردستان بگەین و بزین فاکتەرە بنچینەیەکان چین بوونەتە هۆکاری دروستکردنی ئەو ڕووداوانە تا بەرنامەیەکتر بەخوای گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.